مامۆستایان من کەسێکم مەشروبخۆرم ڕۆژانە مەشروبە خۆمەوە و ئیتر دام ناوە لەسەر دەستی تۆ تۆبە بکەم الحمد لله ئیتر نازانم چۆن فێری ئەو ڕێگاکەمەکەی چۆن ئەو ڕێیان پێ نیشانە دەی کە بگەڕێمەوە لەسەر دەستی تۆ لە خزمەتا بم کەمە خێزاندارم خاوەند و مناڵم تاقانەی حەو خوشکم باوکشم عەمر خوای کردووە ئیتر نازانم چۆن ڕێم پێ نیشانە دەی مامۆستا بگەڕێمەوە سەر ڕێی حەقیقی خۆم آسانە قوربان گیان مادام إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ئەگەر تۆ ئەتەوێت زۆر ئاسانە مادام خۆت هەنگاوت ناوە خۆت هاتوویتە لە دەرگای ماڵەکەی منت داوە کورە من دەستم ماچەکەم نا استغفر الله من لە خزمەتا نا براشینەکەم ئەزانی چۆنە ئەوە بۆ قەبر و قیامەتی خۆمە وقدموا لأنفسكم ئەمە بۆ خۆمە قوربان گیان ئەرە وەڵڵا من دەستی کەسێ ماچەکەم لە دەرگاکەم بە ئاوا بێتە مایکەوە داوای هیدایەت بکات داوای ئامۆژگاریم لێ بکات من ئەوم بۆ مێنێتەوە بەو هیوایەتم منیش بەو هیوایەتم مامۆستا خزمەتا بم بەو هیوایەتم بگەمە تۆ کە ئەو ڕێیان پێ نیشان بدەی یعنی نازانم چۆن وەسفی تۆ بکەم ئەو ڕێگا یەک ڕێگایەکە اهدنا الصراط المستقيم ئێمە ڕۆژانە لە ناو نوێژەکانمان حەڤە جار داوا لە ئەڵڵاکەین بەردەواممان کا لەسەر ئەو ڕێگای یەک ڕێگایەکە ڕێگایەکی ترمان نیە یەک ڕێگایەکە تەنها ئەو ڕێگایە بگرە کە مردی ئەدبا بۆ باشت ئینشاءالله نوێژەکەی قوربانگیان نەخێر مامۆستا طبعا قوربانگیان جەنابت لە دایرەی ئیمان و ئیسلام دەرچوویتە لە کەیەکەوە نوێژ ناکەیت فعلا لە کەیەکەوە نوێژ ناکەیت یعنی بڵێم لە هەموو تەمەنم کردومە ڕۆژێکی کەم 4 ڕۆژنامە کرد یعنی ئاوا دابڕابوو بووم زۆر باشە چەندێکی شە مەشروبە خۆیت والله مامۆستا تقریبا 10 ساڵە با بڵێن 7 ساڵ تەرکمدا 7 ساڵ لە 2010 تەرکمدا بۆ 2017 تەرکم داوتم تەواو بەڵێن بە ئیتر ناخۆمەوە بەس ئیتر مامۆستا یعنی ڕێزم بۆ جەنابەتە برادەری شەیتان یعنی گەڕانیمانەوە سەر ئەو ڕێگاکەی کۆنم زۆر باشە ئەرە قوربانگیان جەنابت ڕۆژانە عەفووکە ڕۆژانە نەخۆمەوە وام لێ هاتووە خەوم لێ نەکەوێت نا جەنابت لە خواوە دووری پەیوەندیت لەگەڵ خوایە نەماوە بۆیە وای قوربانگیان ئەگینا پەیوەندی لەگەڵ خوایە ببەستە ئەو ڕوحە ئەو کاتە تەنها بە لیقای خوا تەنها بە نوێژەکان تەنها بە قورئان خوێندن بە یادی خوا ئارامە بێتەوە ئەلا بذكر الله تطمئن القلوب الذين آمنوا وعملوا الصالحات طوبى لهم وحسن مآب وی قوربانگیان چەند شتێک ئەڵێم لە دوای منەوە بیڵێرەوە بۆ ئەوەی ئیتر من بشمە ناو بابەتەکانەوە پێت بڵێم چی بکە و چی مەکە ئینشاءالله سەرەتا پێش هەموو شتێک پێویستە شەهادەی پڕخەیت بێنیت ئەوە پەنجەی شادمانت بەرز دەکەیتەوە بەڵێ مامۆستا أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله أشهد أن لا إله إلا الله أن لا إله إلا الله وأشهد أن محمدا عبده ورسوله الله أكبر استاتو برايكي لبرا مسلمانة كان براي إيمي ئەوەی لەسەر ئەمە پایی یەکەم تەطبیق کرا کە گەورەترین پایی ئیسلامەتیە ئیمانە پایی دووەممان هەیە پایی دووەم چییە نوێژکردنە بني الإسلام على 5 شهادة أن لا إله إلا الله وأن محمد رسول الله وإقام الصلاة
ئەبێ نوێژەکانت کەیت ئێستا ئەڕۆی پاک خۆتە شوێنی نوێژ ئەزانی برا جوانەکەم جان مامۆستا جۆم لێتە نوێژ ئەزانی بیکەیت بەڵێ مامۆستا زۆر باشە لەخوا بەزیابێت تۆ ڕۆژانە 5 جار موعیدت هەیە لەگەڵ خوای گەورەیە 5 جار يعني 5 جار أبي لكاتي تويا إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا أبي لو كانت دياري كراوية برامبر بالله بوستيت لو كانت دياري كراوية بيانيان يكم امتحانا يكم راوسانا برامبر بالله سبحانه وتعالى تنها دوركات يعني أم دوركات فرزاء بو خوي أمجا الله بزاني باداشتكي چني قورية دوركاتي بيش أو نيوجا دوركاتي سنة مان هي أو خير من الدنيا وما فيها يعني أجر همو دنيا ببخشي ناقا بقيمتي أو دوركات نيوجا أبيت دوركات نيوجا كي بياني خوي چني خيري هبيت يا رب العالمين دواي أواني مرو مان هي لقرمايني مرو دا كإتر زوالي خور أبي خور بأستم لأسمان لا أدات بلو خور أواء الروات چوار كاتي نيوجا ترت هي واتا موعيدي دوم موعيدي سيم أو كاتيا إتر كبير عصر أوي چوار كاتت هي موعيدي چوارم كاتي مغربة خور آوابيت أوي سير كاتمان هي موعيدي بينجم كالقل خوايا سبحانه وتعالى أو شو الروجة نيوجي عشاء أوي چوار كاتا ويقربان جان وإقام الصلاة أبي نيوجا كانت بكيت وتولى قال يميا بردوان با نيوجا كانم إن شاء الله بتشو بو مزقود ما مصا من زور تمنعكم روجانا تواصلم لقد زنابتها بيه بس نازن بس شيء يعني براسي يعني زور هلاك بوم هتا توم يعني قشمتو يعني زور هولم دا زور بزدي هولم دا بس خوا كردي ناو ظلموا وتي درمتو هتا ورتقريا درنتو لخزمتهم الحمد لله بس تو بيم بلي چی وای لە کابرایەکی مەشروب خۆری نوێژنەکەر کرد بێتە ناو ئەم لایڤەوە یعنی چی ئیسفا یعنی من چیم تۆ یعنی نازانم تۆ یعنی من چیم وام لە تۆ مامۆستا